تم كاين نووسی لە چۆن نووسیومە بۆ شوێم نووسیوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کەلیمەیەک لەبەر خوا لە شوێنێک لە مەجلیسێک کاڵیت ئەڵێ وەڵا نییە، وەڵا خوا وای نەفەرمووە، وەڵا خوا وا فەرمێ کەلیمەیەکە ئەو خەڵکە لەو پەڕی دنیا ویستایە تو ئاوا پێچێکی پێی دەیت و وەرچەرخانێکیان پێ دروستەکەی باسێکی تەقوا و ئیمان و خوایان بۆکەی فەرمێ تا ڕۆژی قیامەت چونکە کەلیمەکە لەبەر خوا وتووە شەرمە لە کەس نەکردووە. کۆمنتێکە بۆ کەسێ نووسیوە بەرپەرچ و یاوەتەوە وەستانوتە لە حەدی خۆیان هەتا ڕۆژی قیامەت خوای گەورە بەو کەلیمەی بەرز دەکات. یەک کەلیمە کەلیمەیەکی جەدەمە دەرەچێ بیریشتە چێ دوای ئەستەغفیرڵڵای لەسەر هەر ئاگا لێ نییە چی نووسی لە ڕۆژی قیامەتە ئەڵێی خوایە بۆچی من کردەوەکانم وای لێ هاو خۆ من خەڵکێکی باشم دیفاعم زۆر لە ئیسلامە کشتم زۆرە نووسی پۆستم زۆر بوو هەر کادرێکی ئیسلامی ناسرا بووم ڕیشم هەبوو سەرپۆشم بەسەرەوە بوو ئەڵێن وەرە ئەم کۆمنتە بخوێنەوە ئەم کۆمنتەی تۆ نەبوو لای ئەم کۆمنتەم کەی نووسیوە لە چۆن نووسیومە بۆ شوێم نووسیوە ئەبەوە چیتە جەهەنەم. بۆیە کورد دەڵێ زمان بۆستێ سەرڕەحەتە بەڵام هەر کاتێ زمانتان خستە گەڕ با بۆ ئەم ببێکە بتوانن بیگەێنن